بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا لە بەردەم لایەنگرانی پارتەکەی پەیمانی دەرچوونی لە یەکێتی ئەوروپای دووپات کردەوە. هەرچێک ڕووبدات دەبێت هەتا کۆتایی ئەم مانگە لە یەکێتی ئەوروپا دەربچین. پێشنیازە نوێیەکانی بۆریس جۆنسن بۆ یەکێتی ئەوروپا ئەوەی پێی دەگوترێت پشتیوانی ئێرلەندی لە ڕێکەوتنی کشانەوە ئەوەی بەریتانیای هێشتۆتەوە لە پابەندبوونی لە نزیکەوە بە یاساکانی یەکێتی ئەوروپا ناهێڵێت بۆ ڕێگریکردن لە سنوورێکی تۆکمە لە ئێرلەندەی باکوور هەتا ئەو دەمەی لەسەر بژاردەیەکی دیکە ڕێکەوتنێک دەستەبەر دەکرێت. لە بری ئەمە بەریتانیا وا پێشنیاز دەکات ئێرلەندەی باکوور تەنها لە بازاری یەکێتی ئەوروپادا بۆ کاڵاکان بمێنێتەوە، بەڵام گومرگی یەکێتیەکە بەجێ بهێڵێت. ئەمەش پێویستی بە بڕێک لە یاسای گومرگی لە نزیک سنوورەوە دەبێت. کاردانەوەبەرایەکان ئاماژەی ئەوە دەدەن پلانەکان کەمترن لە خواستەکانی یەکێتی ئەوروپا و ئێرلەندیەکان. بڕاوان وانە ئەمە لە ڕاستیدا ئەو پاراست نەبێت کە ئێرلەندا پێویستی پێێتی. لە ڕاستیدا هێشتا کاری زۆر ماون ئەنجام بدرێن. هەروەها بربەستی نێوخۆیش هەن، تەنانەت ئەگەر بۆریس جۆنسن و یەکێتی ئەوروپاش بگەنە ڕێکەوتنێک. یەکێتی ئەوروپا ئێستا نیگەرانە لەوەی بۆریس جۆنسن دووبەرێکی لە نێوان پەرلەمانی بەریتانیا داخڵقاندووە بەوەی کە ئەگەر هەر سەودایەک بۆریس جۆنسن دەستەبەری بکات لەلایەن پارتی کاری سەرۆکوەزیرانەوە لە دەنگداندا تێناپەڕێت. تەریسا مەی سەرۆکوەزیرانی پێشوو بینی کە ڕێکەوتنەکەی بۆ دەرچوون لە یەکێتی ئەوروپا 3 جار ڕەت کرایەوە. پێدەچێت حکومەتی بەریتانیا پشت بە دەنگەکانی ئۆپۆزیسیۆنی نێو پارتی کار ببەستێت. ئەمە لە سەوداکەی تێرەزامەی خراپترە. بڕواناکەم و پشتیوانی بەدەست بێنێت ئەوەی سەرۆکوەزیران بۆریس جۆنسن چاوەڕوانی دەکات. یاساکەی ئەم دواییە سەرۆکوەزیرانی بەریتانیا ناچار دەکات کە داوا لە بڕۆکسل بکات ماوەی دەرچوونی وڵاتەکەی لە یەکێتی ئەوروپا درێژ بکاتەوە. جا ئەو بژارانەی وان لە بەردەم بۆریس جۆنسن ئەوەیە کە یان دەست لە کار بکێشێتەوە یان داوای درێژکردنەوەی ماوەی دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا بکات و دڵنیا بە کە ئەو بەرەو ئەو ئاراستەیە دەڕوات. هاوکاتی ئەوەی شیانی هەڵبژاردنێک لە ئاسۆدایە لە هەمان کاتدا ئەم گەمە سیاسیە تەنها بۆ ئەوروپا نیە بەڵکو بۆ دەنگدەرانی بەریتانیشە.